next slide please. Next slide. ئەو دووڕاوە پزیشکی کە تەلەسیمیای هەولێر چارەسەر بۆ کەسانە دەکاتن کە تووشبووی تەلەسیمیان یەکێک لەو نەخۆشیانەیە دەتوانین بنبڕی بکەین بە هاوهۆشیارکردنەوە و ئەنجامدانی پشکنین بۆ ئەو کەسانێکەوە هاوسەرگیری دەکەن. ئێمە لە چەندین دەستگای تەندروستی خزمەت بە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین دەربارەی ئەم نەخۆشیە و بە تایبەتی ئەوانەی کە تازە هاوسەرگیری دەکەن لە سنتەری مەمون دەباغ ئێمە پشکنینی هاوسەرگیری بۆ ئەو کەسانە دەکەین کەەوە تووشی منداڵی داهاتوویان تووشی نەخۆشی تەلەسیمیانە بن و هەروەها ئێمە سنتەری ڕاهێنانی هاوسەرگیریمان هەیەکەوە لە ماوەی یەک ڕۆژ خۆڵ دەکرێت بۆ کەسانێکەوە هاوسەرگیری دەکەن و لە ڕووی تەندروستی و کۆمەڵایەتی و یاساییەوە زانیاریەکانیان پێدەدرێتن و هەروەها ئێمە سنتەری تەلەسیمیای هەولێر چارەسەر بۆ ئەو نەخۆشانە دەکەین کەەوە هەڵگەری تەلەسیمیا و نەخۆشی تەلەسیمیان و خوێنی پێویست بۆیان دابین دەکرێتن بەردەوام لە ڕێگای بانقی خوێنی بەڕێوەبەرایەتی بانقی خوێن. هەموو ئەو نەخۆشانەی کە لە دەرەوەی هەولێرن لە کەمپەکانن بە تایبەتی سووریەکان هەموو چارەسەر لە سنتەری ئێمە بە چارەسەرەکە فریە. لە ئێستادا 1069 نەخۆش تۆمار کراوە لە سنتەری تەلەسیمیای هەولێر و دەوروبەری. هەستین بە ئامادەکردنی ئەو نامیلکەیە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی کە لە پلانماندا لە داهاتوو بکرێتە پرۆگرامی خوێندن کە تایبەتە بە ڕێنمایی هۆشیاری تەندروستی تایبەت بە تەلەسیمیا و لە کۆنفرانسەکەماندا ڕێزلێنانی تایبەتمان بەخشی بۆ کەسانەی کە یارمەتی دەرمان بوون و بە هەماهەنگی لەگەڵوان هەستین بە ئامادەکردنی ئەم نامیلکەیە.